بینەرانی عەزیز ئەم کاتتان باش تەوەری ئەم جارەی دووجار بیر بکەرەوە تایبەتە بە قسەکردن لەسەر ئەنجامە بەراییەکانی هەڵبژاردننی 21 ئەیلول و با دیاریکراوی لەسەر پاشەکشەی دەنگەکانی یەکێتی دەوەستین و تاوتوێی دەکەین و دەپرسین ئایا پاشەکشەی دەنگەکانی یەکێتی لە دوایین هەڵبژاردندا بە پلەی یەکەم بۆچی دەگەڕێتەوە؟ غیابی تاڵەبانی چ کاریگەریەکی هەبووە و دەبێت لەسەر داهاتووی یەکێتی یان ئەم پاشەکشەیە یەکێتی تا چەندە پەیوەندی بەبوونی هەڵەی استراتیژیەوە هەیە لەلایەن نوخبەی دەسەڵاتداری ناو ئەو حیزبەوە. دەوترێت درێژکردنەوەی 2 ساڵ بۆ سەرۆکی هەرێم یەکێکە لە هۆکارەکانی پاشەکشەی دەنگەکانی یەکێتی و جەماوەری یەکێتی لە بەرامبەر موجامەلەکردنی پارتیدا تۆڵەیان لە حیزبەکەیان کردوتەوە. ئەی ئەو ڕایە چەندە منتەقیە کە دەڵێت ئەوەی دۆڕاوە یەکێتی نییە بەڵکو ئەندامانی مەکتەبی سیاسی یەکێتی و ئەو نەهجەیە یەکێتی بەڕێوە دەبات. بەرهەم ساڵح دەڵێت خەڵکی ئەم وڵاتە سیاست و شێوازی کارکردنی ئەم قۆناغەی یەکێتی لاپەسەند نییە و ڕەتی دەکەنەوە. ئایا ئەم ڕایە زۆرینەی یەکێتی لەسەری کۆکن یاخود تەنها لە ڕواڵەتدا پشگیری ئەو بۆچوونە دەکەن؟ هەندێکیش ڕایان وایە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن تەنها بە یەکێتی دەوێرن و هەوڵی لاوازکردنی دەدەن بەڵام لە بەرامبەردا بەرامبەر بە پارتی بێدەنگن و هیچ ناڵێن. بینەرانی عەزیزم ئەمانە و چەندین پرسوتەوەری دیکە دەبن بە بابەتی گفتوگۆی ئەم ئەڵقەیی دووجار بیر بکەرەوە بە میوانداری بەڕێزان دکتۆر دڵشاد عەبدوڕەحمان ڕاوێژکاری مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان بەخێرهاتن دەکەم. هەروەها کاک ئاسۆ عەلی وەکو چاودێری سیاسی حەزوری هەیە و بەشدارە لەگەڵمان سەرچاوماناتی بەخێرهاتنی تەواوی ئەو میوانە عەزیزانەش دەکەم کە ئەمڕۆ بە پرسیار و بە دەنگدانیان بەرنامەکە دەوڵەمەندتر و جوانتر دەکەن. ئەزیزانم بەر لەوەی بچینە لای پرسیارەکانی سەرەکی ناو بەرنامەکە یاخود پرسیارە سەرەکیەکانی ناو بەرنامەکە دەچینە لای ڕاپرسی یەکەمی ناو بەرنامەکە هیوادارم ئەم بەڕێزانە کۆنتڕۆڵەکانیان ئامادەکەن بەڵام تکایە کەس دەست بە دەنگدان نەکا تا من ئاگادارتانەکەمەوە. پرسیاری ئەمەڵقەی دووجار بیر بکەرەوە. ئایا پاشەکشەی دەنگەکانی یەکێتی لە دوایین هەڵبژاردندا بە پلەی یەکەم بۆچی دەگەڕێتەوە؟ غیابی تاڵەبانی، 2 هەڵە استراتیژیەکان، 3 بڕیارم نەداوە. ئەگەر پێتان وایە غیابی تاڵەبانی هۆکاری ئەوەیە دەنگەکانی یەکێتی پاشەکشەی کردووە بەپێی ئەنجامە بەرایەکان ئەوە ژمارەیەکە لەسەر کۆنتڕۆڵەکانتان. ئەگەر پێشتان وایە هەڵە استراتیژیەکان هۆکارە ژمارە 2 ئەگەر بڕیاریشتان نەداوە ژمارە 3 کە ئاگادارم کردنەوە دەست بە دەنگدان بکەن. بەڵێ فەرموون. ئایا پاشەکشەی دەنگەکانی یەکێتی لە دوایین هەڵبژاردندا بە پلەی یەکەم بۆچی دەگەڕێتەوە؟ غیابی تاڵەبانی، هەڵە استراتیژیەکان، بڕیارم نەداوە. دەستان خۆش بێ کاتەکە کۆتایی هات. دکتۆر دووبارە بەخێر بێی. ئەمێ هەمان پرسیار لە جەنابەت بکەم. پاشەکشی دەنگەکانی یەکێتی لە دوایین هەڵبژاردن لە هەڵبژاردنەکانی 21 ئەیلول بەپێی ئەنجامە بەراییەکان بە بڕوای تۆ بۆچی ئەگەڕێتەوە؟ پێت وایە پاشەکشەیەک لە ئارادایە؟ لە ڕاستیە من لەسەر ناونیشانی بەرنامەکە پرسیارم هەیە لە بەڕێزت. ئەم بەرنامە لە حەقیقەتا پێشوەختە لەبەرەوەی ئایا توانی بەڕێزت پێم بڵێ پاشەکشەی دەنگەکانی یەکێتی لە چەندەوە بۆ چەند دابەزیوە؟ ئایا ژمارەیەک لەلایە؟ ئەو ژمارەیەش لەلای ئێوەیە. ئێوە لە جاری پێشوە بەڵێ ئەوە یەکێکە لە پرسیارەکان کە من دامناوە لە تۆی بکەم. یەکێ لە پرسیارەکانی وڵاتیانیش ئەوەیە ئەوترێت لە هەڵبژاردننی پێشوودا کە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە دابەزیون 59 کورسی هێنراوە 29 دراوە بە یەکێتی 30 دراوە بە پارتی بە بڕوای تۆ ئەم 29 حەقیقی نەبووە یا زیاتر بوو؟ نەخەیر ئێمە بەلیستێکی هاوپەیمانی بەشداریمان کردووە لە هەڵبژاردننی پێشوو. بەڵام ئێوە داتاتانێ ئێوە دەستگای هەڵبژاردنتانەوە کەوابێ ئەگەر تۆ بە داتا لا نەبێت ژمارە ببوورە من پرسیارەکە تۆ بەرنامەکە بەڕێوەبەی تۆش پرسیارەکە کردووە لەم بەڕێزە میوانە خۆشەویستانە کە تۆ ژمارەیەک لا نییە
نازانی یەکێتی نیشتیمانی کوردستان هەڵبژاردننی پێشوو چەنی هێناوە نازانی ئێستا چەنی هێناوە کورسی هێناوە نەخیر بە ژمارە تۆڵی دەنگەکان ژمارەی دەنگەکان 29 کورسی هێناوە 29 کورسی نهێنا ئەساسی 29 کورسی نهێناوە لەگەڵ هاوپەیمانی پارتی دیموکراتی کوردستان بە لیستی کوردستانی بەیەکەوە 50 دەنگەکانی حەقیقی نەبوون و پارتی بەرزی کردوتەوە کاتە نەخیر ناتوانانی هیچ شتێک بڵێ تۆ لیستێکی هاوبەشت پێکەناوە لەبەرەوە لە حەقیقەتە جۆری پرسیارەکە مەبەستمەوە نییە کە دەنگ دابەزیوەیان لەوە ناکەم جۆری داڕشتنی پرسیاری بەرنامەکە هەڵەیە ستراکتۆرەکەی هەڵەیە ئەوە جارێکم پێشوەختە لەبەرەوەی هێشتا کۆمیسیۆن ئێمە قسە لەسەر ئەنجامە بەرایەکان هێشتا خۆ دەزانی چەندین سکاڵا هەیە لە چەندین شوێن ئەمە پەلەکردێکی پێوە بۆ قەیچەکە بەرنامەکە بۆ با دوای ڕاگەاندنی بەرنامەکان بووە ئەمە یەک دوای لەسەر ئەنجامەکانیش بەرنامەکە بەڵام لەسەر ئەنجامە بەرایەکانیش ئەوترێت یاسای بۆ نمونە یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئاستی مەکتەبی سیاسی لە ئاستی سەرکردایەتی لە ئاستی خواردتر لە ئاستی قاعدەی جەماوەری نیگەرانە بەرامبەر بەوەی دەنگەکانی کەم بۆتەوە کاکە یادگار ڕێزت بەرنامەیەکی سیاسی پێشکەشەکەی بۆ ئەوی لە خزمەتی خەڵکی کوردستان و خزمەتی ئایندە بێ لە حقیقەتە مەسەلەکە ئەوەیە بۆیە ئەکرا من ئێستا ژەڵێمەوە ئەم جۆرە بەرنامانە بە شێوازێکی تر بەڕێوە ببرێن یەکەم وەکوتم هێشتا کاتی نییە دووەم ئەمە کێشەیەکی ناوخۆیی حیزبە ئەمە مەفروزە کۆنفرانسێکی حیزبی لێ بکۆڵێتەوە ئۆرگانەکانی یەکێتی خۆیان ئەمە وەکو پێم وتی ئەمە ئیشی نوخبەی سیاسیە بە ئەندامان و ئۆرگانەکانی یەکێتی بە غەیری یەکێتیش بەڵام ڕێز و خۆشەویستیم بەڕاستی بۆ هەر ڕاپرسێکەیە کە بڕیار لەسەر ئەوە بدا ڕاپرسێکی نازانستی دەرەچێت سێهەم ئەوە لە جاتی ئەوەی کە ئێستا ئەم بەرنامە بکەین ئەوە بکەین بڵین حیزبە سیاسیەکان دوای ئەوەی کە مانگێک گوێی دەنگدەرانیان پڕ کرد لە بەڵێن ئێستا نزیکەی ژماری کورسەکان ئەزانن چی بکەین بۆ ئایندی ئەم هەرێمە چۆن ئێستا کاتی ئەوەیە چۆن ئەو بەڵێنانەی کە بە خەڵکتان داوە جێبەجێکن ئایا حکوومەت چۆن پێک بێ ئایا حیزبە سیاسیەکان بە یەکێتی بە گۆڕان بە پارتی بە حیزبەکانی تر حکوومەتێکی چۆن پێک بێن ئەبوایە من چاوەڕێەوەمە کە لە حقیقەتە بەرنامەکەی بەڕێزێت بۆ ئاقارەیە بێ چونکە بۆ ئەوە خزمەتی خەڵکەکە بەڵام باسیەوەش کرد لە کاتێک پەیوەندی تەلەفۆنی پێوە باسی ئەوم لەگەڵ کردی کە ئێمە لەسەر پاشەکشەی دەنگەکانی یەکێتی ئەوەستین چکە بەڕاستی وەکو پێوەتی جارە دیار نییە پاشەکەشەکە چەندە بۆ چەند تۆ کە شتێک دیار نەبێ قسە لەسەر چیەکەی ئەمە یەک دووەمیش ئەوە زۆر ئیشێکی تایبەتە بە ئۆرگانەکانی حیزب بۆیە لە ڕاستیان من ێستا ناتوانم بڵێم پاشەکشەکە لە چەندەوە بۆ چەندە چکەگەر ژمارەکەم لابێ ئەو کاتە ڕەنگە کۆمەڵەکە ڕەنگە زۆر سروشتی بێ کە تۆ ژمارە لابوو ڕەنگە زۆر ئاسایی بێ تەنانەت لە ژماردنی تیۆری بیرکاریشە زائد ناقص 5 ڕەوایە ئەگە هەڵەش بکەیت بۆ نمونە ئەگەر ژمارەکانی دەنگدەرانی یەکێتی لە 5 کەمی کردبێ یان ژمارەیەکی تزیایی کردێ شتێکی سروشتی بۆ واتە کارەساتێک ڕووی نەداوە ئەگەر وابێ بەڵام ڕاستیان من ژمارەم لانیە ئەگەر بەڕێز لەلاتە بۆی بەڕێزانیشکە بڕیاریاندا بزانن لەسەر چی جەناب ڕاوێژکاری مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستانی و ئێوە لە هەموو بنکەکاندا نوێنەرتان هەیە ئەم نوێنەرانە دەنگکۆوەکەنەوە دەنگەکانە ژمێرن لەم بنکەی ئەوەنە دەنگمێناوە لەوەی ئەوەنە دەنگمێناوە لە کەلار ئەوەنە لە سلێمانی ئەوەنە لە هەولێر ئەوەنە لە دەڤەری بادینان ئەوەنە بەپێی ئەو ئەنجامە بەراییانە دەنگەکانتان زیادی کردووە یا کەمی کردووە با پێوەڵ بەپێی ئەو بەدەرەنجامە سەرەتانی کە لای ئێمە دەنگەکانمان تمۆحی ئێمە نەبووە تمۆحی ئێمە نەبووە لە ڕاستیە ئێمە بەپێی ئەو بەرنامە و پلانی کە هەمان بووە وامان لە دەنگدەرانی خۆمان بینی و لە خەڵکی کوردستان بینی کە زیاتر دەنگ بێنین ئەمەیە بەڵام مانای ئەوە نییە کە ئێمە لە ژمارە ئەلفەوەدا بەزیین بۆ ژمارە با قەبارەی ئەو دوو ژمارەیە دەیان 1000 من پرسیارە بۆیە من لە حقیقەت ئاوتم بەرنامەکە کاتی نەبوو کە ئەوایە ژمارەکان ڕوون بوونایە بۆەوەی لێکدانەوەکانی زانستی دکتۆر بەرهەم ساڵح جێگری دووهەمی سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پەیامێکیدا کە بڵاوی کردوێتەوە ئەڵێ خەڵکی ئەم وڵاتە سیاست و شێوازی بەڕێوەبردن و کارکردنی ئەم قۆناغی یەکێتی لاپەسەند نییە و ڕەتی دەکەنەوە ئەمە ڕێیەکی ڕسمی یەکێتی نییە ئەمە ڕێی مەکتەبی سیاسیش پاڵپشتی لە ناوەڕۆکی پەیامەکە بەعرزەکەم لە حقیقەتە یەکێتی نیشتیمانی بەپێی ئەو ژمارە سەرەتاییانەی کە هەشە ئێستا نزیکەی لە سەر و 350,000 دەنگدەری هەبووە 350,000 دەنگدەر لە کۆی دەنگدەرانی هەرێمی کوردستان بەشێکە لە خەڵک بەشێکی زۆر بەرچاویشە لە خەڵک لەبەرەوە بەشێکی بەرچاوی خەڵکیش دەنگی نەداوە ئەسڵان کەوابێ ئەمە بەشێک لەو خەڵکە بەرنامە و پلان و سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستانی بە قبوڵ و بەشێکیش ڕەفزی کردووە ئەمە شتێکی ئاساییە لە هەموو دنیای دیموکراتیشە کە باوەڕمان پێیەتی ئەوەی کاکە دکتۆر ئێڵێ
زۆر ڕاستە بۆچی بۆی کە یەکێتی نیشتیمانی کوردستان پلان و بەرنامەی کاری خۆی زیاتر دابڕێژێتەوە کە لەگەڵ ئەم واقعە بگونجێ ژمارەی دەنگدەرەکانی زیاد بکاتەوە مانای ئەوە نییە لە ڕاستیا ئێمە وەکوتم لە ئەلفەوە دابەزین بۆ بە شکستێکی گەورە بەسەر یەکێتیە هاتووە شکستێکی گەورە من بە شکستی ناو نابم من وەلە ڕاستیشە لە هەڵبژاردنە شکست نییە لە هەڵبژاردنە نەبراوە هەیە لە حقیقەتانە شکست هەیە تۆ بۆ پرۆسی هەڵبژاردنەکەی بۆ ئەوەی خۆت بخەیتەوە بەردەمی دەنگدەرانت ئایا ئەگەر باشە کردووە دەستخۆشی ئەگەر باشیش نەکردووە 350,000 وێتی باشە کردووە 350,000 باشە نەکردووە شتێکی ئاساییە بۆیە ناکرێت ئەمە بە شکستی بزانین و بزانین تر سەری دنیا پێم بڵێ لێوە یەک بەڵێ بە کورتی پێم بڵێ گەر لە ژمارە 1 تا دەمان هەبێ بەڵێ لە 4 ساڵی ڕابردوودا بەڵێ ئەدای یەکێتی بەڵێ لە خزمەتکردنی خەڵک لە خزمەتکردنی کادر و لایەنگرانی خۆی لە وەفا و ئەمەک بۆ ئەوانەی قوربانیان داوە بۆ کەسوکاری شەهیدان لە هەموو ئەو بەڵێنانی کە داویانە لە 1 تادا چەندی بۆ دانی لەم 4 ساڵە واتە ئەدای یەکێتی بۆ بەڵێنانە بەڵێ لە ڕاستیا لە ئەوە تێڕوانێکی زۆر پرسیارێکی زۆر میتافیزیکیانەیە ڕەش و سپی 6 و 7 1 و 2 ئەمە نییە ئەمە قسەی کتێبە ئەمە قسەی کتێبە تۆ بڵێ وڵا ئەدای بۆ دانم 6 لە دەی هێناوە 7 لە دەی هێناوە باشە لە ئەمە لێ کۆڵینەوە کاکە یادگار ئەمە لێ کۆڵینەوە توێژنەی زانستیەوێ من کەسێکی ئەکادیمی براجان من پشت بە داتا بەستم ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان لێ کۆڵینەوە ئەکا بزانێت بۆ چی ژمارەی دەنگدەرەکانی ئەلفە ئەگەر هۆکارەکانی چی دراسەیکەن پێشتیش لێ کۆڵینەوەتان کردبوو بەرپرسی دەستگای هەڵبژاردنتان کاک شۆڕش اسماعیل زۆر بە متمانەوە لەم کەناڵەوە و لە کەناڵەکانی تری یەکێتی نیشتیمانی کوردستانەوە وتی ئەمە لە هەموو شوێنێک دەنگەکانمان زیادی کردووە ئەمە پرۆپاگەندەیەکی هەڵبژاردنە پێش هەڵبژاردن هیچ حیزبێک ڕاست نەبوو ئەمە هەموو حیزبەکانی چیان ڕاستیان نەکردووە نەگەو هیچ حیزبێک ناچێتە هەڵبژاردنەوە بڵێ ژمارەی کورسەکانی گۆڕانمان هەیە وتی دەنگەکانم زیادەکە زیادی کردووە بەچەند پارتی دیموکراتی کوردستان وتی کورسیەکان زیادی کردووە نەخێر بەچەند زیادی کردووە بزوتنەوەی گۆڕان لە پرۆپاگەندەکانی خۆیان ئەیوت ئێمە ئەم جارە ئەیگۆڕین واتە چی واتە حکوومەت پێگەین بەرەو دەسەڵات ئێستا توانێت دەسەڵات پێک بێنێ نەخێر خۆمە بەڵام ئایا بانگەشەکەی هەڵە قسەکانی تۆش بە شێوەیەک لە شێوەکان تەنەبوو ئەبوو نەخێر ئایا بانگەشەکەی هەڵە بۆ مناڵم بانگەشەکەی هەڵە بووە ئەمە چونکە کۆتۆچی تێی انتخاباتەوە خۆ ناکرێت بە جەماوەرەکەەوە بڵێ وەڵا دەنگم بەنێر چۆنە دۆڕێم دەنگم بەنێر چۆنە کورسی نایە ئەڵێ دەنگم بەنێ من زۆرترین کورسی هێنم بۆی بەڵێنەکانم جێبەجێ بکەم زۆر سپاس دەکەم کاکا سۆ دێمە لای تۆ هەمان پرسیار جارێ با بە کورتی پێ ینی جوابێک وەربگرمەوە پێت وایە دەنگەکانی یەکێتی پاشەکشەی کردووە بە بەرچاوگرتنی ئەو داتانی کە ئاخرێتە ڕۆ ئەوە بە ڕۆشنی لە بەیانی مەکتەبی سیاسی یەکێتیە دانی پێدانراوە لە ڕاگەیاندەکانە ڕوون و ئاشکرایە لە تەسریحاتی کادرە بنچینیەکانە هەستی پێکرێت لە گەرم و گوڕی پێش هەڵبژاردن و متی ئێستای ڕاگەاندەکانیانە زۆر بە ڕۆنی ڕەنگەیەتەوە لەو بەزمەی کە دوێنێشەو لە سلێمانیا پێرەشەو لە سلێمانیا ڕوویە ڕەنگەیەتەوە و ئەو ڕۆشنیە یعنی زۆر جورئەت و ئازایەتیە و بەیانی مەکتەبی سیاسی یەکێتی جێی دەستخۆشیە خۆزگە هەر بەو ناجۆ بۆ ڕاینەوە مامەڵە لەگەڵ ئەم دەرەنجامانە بکەن کە ئەو سەرنەکەوتنە من تەنان دکتۆر بەرهەم دۆڕانی وشەی دۆڕانی بەکارهێناوە من لەگەڵ ئەو شەیانیم لەوە تەیدی دکتۆرەکەم ئەکرێ بڵێ سەرکەوتو سەرنەکەوتو ینی پرۆستەی دیموکراسی و هەڵبژاردن دۆڕان و بردنەوە نییە ینی قمار نییە بیدۆڕێنی یابی بێتەوە ئەمە ململانێکی سیاسی و بەرنامە و پرۆژەی سیاسی و کۆمەڵایەتی لایەنەکانە بۆ کۆمەڵگا تایە سەرکەوتو ئەبێ یا سەرکەوتو نابێت بەڵام بۆ وەڵامی پرسیارەکەی بەڕێزە بەڵێ بە دڵنیایی یەکێتی لەم پرۆسەیە سەرکەوتو نەبوو و بۆ ڕوونکردنەوەیەوەی کە من لەوە لەگەڵ کاگە دکتۆرە بۆچوونەکەم یەک ناگرێتەوە کە ئەڵێ ئەوە کارێکی ناوخۆی حیزبیە هەڵوێست و هەڵە سەرکەوتن شکستی هەر لایەنێکی سیاسی بەتایبەتێگەر لایەنی بڕیار بەدەست و بنچینەیە بن لە کۆمەلگا هەر کۆمەلگایەکە کاریگەری بۆ سەر تاک بە تاک و بوار بە بواری کۆمەلگاکە هەیە بۆیە هەموو تاکێکیش مافی ئەوەی هەیە کە ڕاو بۆ چوونی هەبێت لەسەر ئەو دەرەنجامانە و دەرەنجامانە دەرەنجامی تاقیکردنەوەی هەموو لایەنەکانە لەلایەن خەڵکەوە ئێستا خەڵک ڕۆڵی مامۆستای بینی و
لایەنە سیاسیەکان بە پرۆژە و بەرنامە و کارەکانی ڕابردویان ڕۆڵی تەلەبەکانیان بینی هەندێکیان نمرەی باشیان هێناوە هەندێکیان نمرەی خراپیان هێناوە هەندێکیان سەرکەوتون هەندێکیان سەر نەکەوتون بۆیە بە بڕای منی ناوێت ڕوون و ئاشکرایە کە لەم هەڵبژاردنە سەر نەکەوتوترین لایەنێکی نیشتیمانی کوردستانە و دەنگەکانی پاشکشەیەکی زۆری کردووە. چی سەبارەت بە وڵی دکتۆر کاڵێت جارێ دیار نییە یەکێتی نیشتیمانی کوردستان پێشتر چەند دەنگی هێناوە تا بزانێ سە پاشەکشەی کردو ڕایەکشەیە پێی وایە کە جاری ڕابردووش هەر پارتی بۆ یەکێتی کردووە بە دووەمەگینا کورسیەکانی هەر لەو ئاستەیانەوە ئەو بۆچونەی دکتۆر جۆرێک لە واقعەتی تایە هەڵبژاردننی پێش و هەڵبژاردنێکی ناڕۆشن بوو چونکە دایمە لە هاوپەیمانیە هاوپەیمانی استراتیژی نێوان یەکێتی و پارتی پێشتر هاوپەیمانێتی چوارقۆڵی نێوان دوولایەنە ئیسلامی و دوولایەنە بەناو عیلمانیەکەی تر دەنگی هەمویانی ون کردبوو هەموو کەسە لەوێڵە من مەغدورم لە کاتێکە بە دڵنیایی دەنگی هەنێ لا و کورسی هەنێ لا ئەچێ بۆ هەنێ لای تر وەلەم هەڵبژاردنە دەرکەوت کە لایەنە ئیسلامیەکان و دوولایەنی لەگەڵیان ناچوو بوونە هاوپەیمانیەوە دەنگەکان دەنگی شێ بوو چوو بوو بۆ کێ و لەم دەرەنجامش کە ئێستا بەدەستکەوتووە یەکێ لە هۆکارەکان ئەوە بوو کە بەڕاستی پارتی کورسیەکانی خۆی لە یەکێتی وەرگرتەوە یان یەکجینا لەو هەڵبژاردنە کورسیەکانی یەکێتی و دەنگی یەکێتی بەقەدەر 50-50 نەبوو لەگەڵ پارتیا چونکە واقعیە کەواتە تۆ پێ دوایە یەکێتی پاشەکشەی نەکردووە ئەمە دەنگ و بەوە شەوەی یەکێتی پاشەکشەیەکی هەر کردووە پاشەکشەکە هی ئەمڕۆ نییە هیم هەڵبژاردنە نییە پاشەکشەکە کۆنترە لانی کەم هی 2009 لانی کەم هی دوای دروستبوونی بزوتنەوەی گۆڕانە لەوێەوە پاشەکشەکە دەرکەوتووە کە ڕەگ و بنەماکانی قوڵترە لەوەش ئەگەڕێتەوە بۆ سەرەتای ڕاپەڕین و بۆ سەردەمی خەباتی کەواتەگەر لای پرسیارە سەرەکیەکە پاشەکشەی دەنگەکانی یەکێتی وەکو وترێت لە دوایین هەڵبژاردندا وەکو خۆشتوتت لەسەر ئاستی یەکێتیش دانیان بەم حی خەداناوە غیابی تاالبانیە ینی ئامادە نەبوونی مامجلال لە مۆزعی ئێستا کاریگەری هەبوو یاخود هەڵە استراتیژیەکانە بەڵام بە پلەی یەکەم بەدڵنیایی بە پلەی یەکەم هەڵە استراتیژیەکانە چونکە بە دوو هۆکار یەکەم ئەوەی کە بەڕێز مامجلال لەم هەڵبژاردنە بەجەستە حزوری نەبووە گینا حزورێکی زۆر بەرجەستەتری لە حزوری جەستەیی هەبوو و لە ڕووی سۆز و سۆزجوڵانی خەڵکەوە نەخۆشکەوتنی و بەڕێزە و باکارێنانی وتارەکانی ڕابردووی و بانگەشەکردن بەوەی کە ئێستا بەڕێز مامجلال چاوی لێمانە و یعنی ئەو یاریە سایکۆلۆژیانی کە پێکرا لە حزوری خۆی زۆر بەرجەستەتر بوو بۆیە من لەم هەڵبژاردنە بڕام بەوەنی مامجلال غیاب بوو بێ غایب بوو بە غایب نەبووە حزورێکی زۆر کاریگەرتر و ڕوونتری هەبوو ئەمە بڕای تۆ گەر مامجلال بەجەستە لە دەباشان لە قەڵاچوالان حزوری هەبوایە لە بەردەم جەماوەری یەکێتیە حزوری هەبوایە هەروەکو ئێستا بوو بەدڵنیایی ڕەنگە خراپتریش وایە چونکە بەپشت بەستن بەچی بەپشتن بەستن بەوەی کە من لە ناو خەڵکە ئەبینم کەم گەلەی ئەمە گەلێکی عاتفیە گەلێکە بە مەسایلە سایکۆلۆجیەکان زۆر کاریگەریەکرێتە سەر نەخۆشکەوتنی ئەو بەڕێزە سۆزی زۆر کەسی بەرامبەر بە ڕێزیان و لە ڕێ ئەویشەوە بەرامبەر بە یەکێتی جوڵانە بوو کەواتە بە بڕای تۆ غیابی باشتر بووە لە حزوری یعنی بەو بەکارهێنانە ئیعلامی سایکۆلۆجیی کە لە غیابە بەکارهێنرا ڕۆڵی مامجلال لە هێنانی ئەم دەنگانی کە ئێستا هاتووە بارتەقای هەموو هەوڵەکانی تریانە یعنی ئەگەر بە هەموو هەوڵ و بانگەشەکەیان چێنیان هێنابێ بە جوڵاندنی سۆزی خەڵک و زیندووکردنەوەی وتارەکانی مامجلال و پێشبینیەکانی مامجلال دەنگی زیاتریان هێناوە بۆیە بۆ وەڵامی پرسیارەکە دەڵێم هەڵە استراتیژیەکان هۆکاری سەرەکیە بەڵێ بۆی پێم بڵێ ئەمە هەڵە استراتیژیەکان بۆ سپاس دەکەم دکتۆر دێمەوە لای تۆ بە نسبەت پرسیارەکەەوە پێت وایە غیابی مامجلال وەکو کاک ئاسۆڵێت باشتر بۆ لەوەی کە حزوری هەبێ لێرە لەگەڵ ڕێزم بۆ بۆچوونەوەی کاک ئاسۆ من تەواو بفێچوانێ ئەو بێچوونم بە لە بەرچاوگرتنی قسانی کە کردی بەکارێنانی وتارەکانی بەکارێنانی سۆزی خەڵک جوڵاندنی عاتیفەی خەڵک نا جەنابی مامجلال وەکو سەرکردەیەکی کاریزمایی مێژوو کرد ویستی من و تۆ خەڵک نەیکردو مێژوو کردە هەربوونی خۆی وجودی خۆی لە کوردستانە دەیان و سەدان هەزار دەنگدەر بەس خۆی لە پێناوی خۆیانە لە پێناوی یەکێتیشە بۆ یەکێتی کۆکردێتەوە پێشتریش و ئێستاش و ئەو شکستە گەورانەی سەربازی و پێشمەرگەیی و کە بەسەر یەکێتیدا هاتووە لە ڕابردوودا زۆربەی زۆری هۆکارە سەرەکیەکانی هەڵسانەوەی لە ماوەیەکی زۆر کەم وجودی جەنابی مامجلال بووە ئەمە واقعەکە
پێویست بە بەڕاستی گفتوگۆ ناکە. دووەم وجودی جنابی مام جەلال ئەگەر بڵێن هەڵە استراتیجەکانی یەکێتی کە کردوێتی وجودی جنابی مام جەلال لێرە ئەبۆ هۆی چەند هەڵەیە کە نەکرێ ئەگەر ناوی هەڵی استراتیژی دەبنێ بۆ چینە و هەڵانەی کە دەکرا لە حەزوری مام جەلالە نەکرێت ئەوانەی کە ئێستا ئێوە ڕەنگە باسی بکەن ناوی بێن تۆ ڕەئی خۆتت پێ بڵێ. نانا من وەکو ئێستا زۆر بازەکرێت کە سی حوزەیران ڕوویداوە بۆتە هۆیەک کە لە هۆکارەکانکەوە دەنگیکێتی پێدا بەزیوە. جنابی مام جەلال بە وجودی خۆی بە حزوری خۆی ئەگەر لە کوردستان بواە من پێم وایە کارتێکردنی ئەو لەسەر بڕیارەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر جۆری خیتابی بانگەشەکردنی بۆ هەڵبژاردن لەسەر بەرنامە و پلانی ئایندەی بە شێوازێکی تر ئەبوو و دەنگێکی جێجگار با زۆرتر بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان ئەهات و فراغی مام جەلالیش ڕاستیە لەگەڵ ڕێز و خۆشەویستیم بۆ هەموو هەواڵانی کە دوای ئەو ڕابەرایەتیەکێتیان کردووە زۆر غیابەکان پێوە دیارە و گاپەکەش زۆرە لە نێوانی مام جەلال و دوای مام جەلالە. مام جەلال سەرکردەیەکی وەکو وتم کاریزماییە دووبارە بوونەوەی ناڵم زەحمەتە بەڵام چەندین نەکردووە لە بەکارهێنانی مام جەلال نەخەیر لەم بانگەشەیە نەخەیر چی بەکارهێنراوە مام جەلال وتارەکانی بەکارهێنراوە وەکو وتم لە هەموو گۆرانیەکان ناوی مام جەلال هێنراوە لە هەموو وتارەکان ناوی مام جەلال هێنراوە. ئێمە کاکە ئاسۆ قسێکی زۆر جوانی کرد من لەگەڵ کاکە ئاسۆم خەڵکی وڵاتی ئێمە خەڵکێکی بەسۆزە عاتیفەیە. مام جەلالێک 6 ساڵ تەمەنی خۆی لە پێشمەرگایەتی و لە قوربانیدان سەرف کردو کە زۆربەی زۆریشی لەم شارەوە بووە لەم مەڵبەندی گەرمیانەوە بووە. وجودی خۆی سۆزێکی گەورەی خۆشەویستی هەبوو لای ئەم خەڵکە. بوونی خۆی دەرکەوتنی خۆی عاتیفەی خۆی وەکو پێڵێن مەدرسەی جەلالیەت ئێستاش هەزاران کەس لەسەر ئەو مەدرسەی ئەژی بۆیە بوونی خۆی لە ڕاستیە دەورێکی کاریگەری ئەبوو وەغیابیشی بەداخەوە بمانەوە نەمانەوە کارتێکردنی لەسەر یەکێتیە بۆ لە ڕابردوودا وە لە ئێستاش ئایبێ وە لە ئایندەش ئایبێ. بەڵێ دکتۆر ڕایەکی بەڵێ گشتی هەیە عام هەیە لە ناوی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ نمونە جێگری سەرۆکی فراکسیۆن لە پەرلەمانی کوردستان بۆ نمونە سۆزان خاڵەشا بۆ نمونە کاک بەهرۆز گەڵاڵی ئەمانە هەر بە ئاشکرا بابەتیان نووسیوە بۆ نمونە کاک دانای سای سۆفی وەکو پەرلەمانتارێک چەندین کەسی تر نامەوێت لەوە زیاتر ناو بڵێم ئەڵێن ئەوەی لە سی حوزەیران لە ناو پەرلەمانی کوردستان کرا کە یەکێتی پشگیری لە پارتی دیموکراتی کوردستان کرد بۆەوەی 2 ساڵ درێژ بکرێتەوە بۆ سەرۆکی هەرێم بۆەوەی سەرۆکایەتی هەرێم کە ئەمە یەکێکە لە هەڵە استراتیژیەکان پێ دوایە مام جەلال لێرە بووە ئەو هەڵە استراتیژیە تێپەڕی بایە مام جەلال لێرە بووە بۆ شێوازە تێنە ئەپەڕی ئەو درێژکردەوەش بووایە بە شێوازێکی گونجاوترە بوو بە زیاتر سازانکردن لەگەڵ ئۆپۆزیسیۆنا بوو بەو شێوازە پەلەی کە ئێمە بینیمان لە ڕاگەیاندەکانەوە ئەنجامەکەش هەمان ئەنجام بووە شێوازێکی ترە بوو کە مەقبولتر بێ پێت وایە یەکێکە لە هەڵە استراتیژیە گەورەکانی یەکێتی لەم دوایانەدا پێناسەی هەڵی استراتیژی چییە منەمێ بەڕاستی مناقەشەکانمان زانستی بێ ئێمە ناکرێت لە خۆمانەوە بین بە شتێک نابنی استراتیژی هەڵی استراتیژی بێن بڵێ تعریفەکەت چی بووی هەڵەیە من ئەڵێم ڕێوشوێنەکە ئەکرا باشتر بێ فعلا بەڵام هەڵی استراتیژی واتە چی هەڵی استراتیژی خیانەتی نیشتیمانیە هەڵی استراتیژی خوانەخواستە چۆن ئەڵێ ڕۆدانی خوێنی خەڵکە نەخیر خیانەت نییە ئەخر خۆ ئەمە لە هەندێک کەس بەبازانێ وەکو کەسێکی زانستی بەڕێزت خۆت خاوەنی خبرەیەکی شارەزایەکی ئایا ئەوە خیانەتە دکتۆر هەڵێ یەکێتی تا چەندە لە ژێر پێناسەی سۆشیال دیموکرات بووندا خۆی بینێتەوە یەکێتی حیزبێکی سۆشیال دیموکراتە هەوڵ ئەدا بۆ جێبەجێکردنی بەرنامەکانی سۆشیال دیموکرات بە ڕەچاوکردنی واقعی کوردستان بە ڕەچاوکردنی ئەوەی کە تا ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان خۆی تاکە هێز نەبووە حکوومەت پێک بێنێ هاوپەیمانی استراتیژی هەبووە کە تا پارتی دیموکراتی کوردستانە کە بێگومان ئەویش دنیابینینی خۆی هەیە بۆ حکومڕانی بۆیە ئەو بەرنامانەیە کە یەکێتی جێبەجێ کردووە خاڵی هاوبەشی هەردوو حیزب بووە بۆیە ناکرێ بڵین یەکێتی نیشتیمانی کوردستان مادەم سۆشیال دیموکراتە بۆ ئەو شتەی نەکرد کە سۆشیال بوو لەبەرەوەی وەکوتم ئەمە لە بە هاوپەیمانی استراتیژی بووە هەر کاتێک یەکێتی نیشتیمانی دەنگی ئەوەی هێنا خۆی بە تەنها کابینەی حکومەت پێک بێنێ ئەو کاتە حەق وایە خەڵکی کوردستان محاسبەی ئەوەی بکەن بڵێن بۆ تۆ وەکو حیزبێکی سۆشیال دیموکراتانە یاساکان دەرناکەی. زۆر سپاس دەکەم دکتۆر بینەرانی عزیزم ناوبڕێک وەرەگرین و دوای ناوبڕەکە لە بەشی دووەمی بەرنامەکە پێکەگەینەوە بەردەوام ببین.